بەداخەوە ئەو سیفەتەی کە بووە هۆی ئیبلیس لە ڕەحمی خوا بێبەش بێ لە ناو کۆمەڵگای ئێمەدا بەدی دەکرێت کە تەکەبور و لە خۆبایی بوونە. وەیە بەداخەوە کەسانێک دەبینی تەکەبوریان هەیە، خۆیان بە گەورە دەزانن بەسەر خەڵکدا، خەڵکی بە بچووکی خۆیان دەزانن لەبەر ئەوەی ماڵ و سەرۆت و سامانیان هەیە. بەڵام دەوڵەمەنی تۆ، پارەی تۆ بەڵگە نییە لەسەر ئەوەی کە خوای گەورە تۆی خۆش دەوێت. تۆی دەوڵەمەند وا نەزانی کە دەوڵەمەنی لای خوا زۆر بەڕێزی ئەگەر تەکەبورت هەبێ، چونکە خوای گەورە ماڵی دنیا ئەدا بە کەسێک خۆشی بوێ و ئەیدا بە کەسێکیش کە ڕقی لێ بێ. بەڵکو ئەوانەی کە دەوڵەمەنی گەورن لەم دنیایەدا ئێستا و پێشتریش هەمووی دوژمنەکانی خوان. بۆیە ماڵ و سەرۆت و سامان وا نەزانی خوا دەوڵەمەنی کردوویتە خانووی جوان، پارەی باش، سیارەی باشت هەیە، خوا تۆی خۆش دەوێت. نە، بۆیە خۆت بە گەورەی خەڵک مەزانە. خەڵکی وایە بەلای خەڵک ئاڕوا سیارەکەی شڕۆ و سیارەکەی خۆی تازەیە، تەماشا دەکەی لە خۆبایی بوونیەک بۆی دروستە بێ. سیارەکەی من زەموویە، هات چی سیارێکم پێ و فڵان کەس چی سیارێکی پێیە. نەخێر وان مەبە. وەڵڵاهی من خۆم هەر کاتێک بەلای سیارەیەکا بڕۆم سیارەکە زۆر خراپەیە، کەسێکە بینی شتێکی بەسیتی پێیە، ماڵ و مناڵی پێیە، والله هەڵێم خوای گەورە شتێ باش بە نسیب بکە یا ڕەبی. ناشی ناسم نابێ ئەها سێ سیارەکەی مگە سێ سیارەکەی ئەوک. ئاگدار بە، چونکە سەرنجامی هەمومان دەوڵەمەند و فەقیر هەمووی مردنە. بەخوای گەورە نەقەس لەگەڵ خۆتە بی، نەپارە لەگەڵ خۆتە بی، واللهی ئەو ماڵە هەمووی بەجێ دەهێڵی. بۆیە دڵ خۆش مەکە، خۆت بە گەورە مەزانە ئەو کەسەی کە دەوڵەمەندی بە میراتەکەت کە جێی دەهێڵی. کەواتە ئاگاداری خۆت بە، چونکە لە ناو قەبردا هیچ کەسێک لە ئێمە ماڵ و سەروەت و سامانی لەگەڵ خۆی نابات. بەدەستی بەتاڵ هاتین، بەدەستی بەتاڵ دەگەڕینەوە. بۆیە ئەو کەسەی بەقەد مسقالە زەڕەیەک تەکەبوری هەبێ، پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ناڕواتە بەهەشتەوە. کەواتە تەکەبور مەکە بە ماڵەکەت.